کاتتان باش خۆشەویستان ڕەنگینم خۆشحاڵم لە بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە پرۆگرامی پێشەوان دووبارە بە دیدارتان شاد بوومەوە. ڕوبەڕووبوونەوە و چەک هەڵگرتن و سەنگەرگرتن لە پێناو شکۆ پیرۆزینەتەوە تەنها لەلایەن پیاوانەوە نەبووە، بەڵکو ژنانیش ئەم ئەرکە پیرۆزەیان بەرجەستە کردووە. ژنان لە شاخ پێشمەرگایەتی و قۆناغی سەخت و دژوار و ڕێگەی دڕکاویان بڕیوە بۆ هەڵمژینی هەوای ئازادی و گەیشتن بە گوڵاڵەی سووری سەربەستی. ئێستاش نمونەیەکێک لەو خانمانم لایە کە خاتومە هەڵات هەڵەبجەییە، هەمووکو پێشمەرگەی دێرین و هەمووکو کادری سیاسی. سڵاوت لێ بێم کاتە دوێش خاتمابەت. بەخێر بن سەرچاو سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە بۆم بەسەرکردنەوە. بەخێر بن سەرچاوان بەرنامەکەتان بەرنامەیەکی جوانە بەسەرکردنەوەی ئەو ژنە بە ئەزمونانە دیارە و واجبێکی پیرۆزە لەمڕۆدا، چونکە ئەم میێژوانە ئەمێنێتەوە بۆ نەوەی داهاتوو. دەست خۆش بێ دووبارە سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا پێشوی دەستکەین بە گفتوگۆکان سیڤێکمان لەسەر ژیانی تو ئامادە کردووە، پێکەوە بینەرێ بین و دواتە دەست بە گفتوگۆکانەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتومە هەبات. مەهاباد شێخ محەممەد ئەمین ناسراو بە مەهاباد هەڵەبجەیی لە ساڵی 1963 لە گوندی هاوار لانکەی شۆڕشی سەر بە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. خاوەنی بڕوانامی بە کالۆرێ سەلەیاسا و ڕامیاری و زانستی سیاسی. لە ساڵی 1976ەوە پەیوەندی بە ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە. ساڵی 1984 وەک مامۆستا لە ماڵبەندی سلێمانی پەیوەندی بە شۆڕشی نوێوە کردووە. بە ئاگاداری سەرۆک مام جەلال چووەتە دەرەوە و بووە بە پێشمەرگە. دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1991 یەکەم ماڵ بوون لە ئاوارەی و شاخەوە گەڕانەوە بۆ سلێمانی. ماوەی 15 ساڵە ئەندامی مەکتەبی ڕێخستنە و لێپرسراوێتی بەشی هەڵبژاردنە. دامەزرێنەری یەکێتی ژنان بووە لە شاخ. ئەندامی دەستەی دامەزرێنەری فەرماندەی هێزی پێشمەرگەی ژنان بووە. بەشداری لە شەڕی گەردەلوولی تۆڵەدا کردووە. لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا بەشداری چەندین کۆنفرانس و خولی نێودەوڵەتی کردووە. ساڵی 2005 لە خولی یەکەم لەگەڵ سەرۆک مام جەلال ئەندامی پەرلەمانی عێراق بووە. ساڵی 2003 ئەندامی دەستەی باڵای بزوتنەوەی ڕیفراندۆم بووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ئەزمون و پسپۆڕی لە بوارەکانی زانستی سیاسی و کاری ڕێخستن و پەروەردەی حزبی و زانستی هەڵبژاردن و پرسی ژنان و پەیوەندی گشتیەکان و ڕێکخراوە دیموکراتیەکان و چاودێری و هەڵسەنگاندن هەبووە. لە ئێستاشدا ئەندامی مەکتەبی ڕێخستن و ئەنجومەنی باڵای پێشمەرگە دێرینەکانی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێت خۆشەویستان. کاتیەوە هاتووە کە کۆمەڵێک پرسیار لەسەر ئەزمون و لەسەر سەرکەوتنی خاتومە هەبات کە چۆن توانیوێتی ئەم ئەزمونە پیا بکات، چۆن توانیوێتی کە چەندین ساڵە وەکو کادرێکی سیاسی سەرکەوت و درێژە بە قۆناغەکانی ژیاندا. دووبارە سڵاوت لێبێ خاتومە هەبات. سەرەتا پێم خۆشە لەو دەست پێ بکەم کە تۆ وەکو پێشمەرگەیە کە لە شاخەوە دەست پێ کرد، چۆن پێشمەرگایەتیت هەڵبژارد لەو سەردەمەیە؟ دیارە پەروەردەی بنەماڵەکەم و باوکم بەتایبەتی ئێمە پەروەردەی دەستی ئەوین، ڕێبازەکەی ئەوم گرتوۆتە بەر لە تەنزیماتی ناوشارەوە. دیارە خولیای ژیانی پێشمەرگایەتی بووم. پێشکەوتریش من هەر لە شۆڕشا لەدایک بووم، لە شۆڕشی ئەیلودا، بۆیە هەمیشە هەستی کوردایەتی و نەتەوایەتی لە نەخما چەسبی بوو. لە تەنزیماتی ناوشاریشەوە توانم دەست پێ بکەم کاتێک کە زمانی کتێبی عەرەبی هەموو دراساتی خوێندن بوو بە عەرەبی. لەویا ئێمە هەڵوێستێکی تەواومان بینی وەکو خوێندکاران، کاریگەریمان زۆر هەبوو لەسەرەوەی کە هەڵسین بە دڕانی هەموو پەرتوکەکان بۆیە نێڵێن خوێندن بکرێ بە عەرەبی، وەکو ئەوەی وەکو ژنێک وەکو خوێندکارێک لەگەڵ مامۆستا بەڕێزەکانمانە توانیمان ئەو قۆناغە تێپەڕێنین. دواتریش کە لە قۆناغی ناوەندی و دواناوەندیشدا لە تەنزیماتی ناوشاردا هەمیشە دەوری کاریگەرمان بینیوە لە مزاهراتە، لە ئەوەی کە چی بکەین ئێمە وەکو ژنان ئەوەی کە پێمان دەکرێت. چەندین جار لەلایەن ئەمنی سلێمانیوە ڕاوندراوین هاتوونەتە سەر مەکتەبەکەمان بۆ گرتن و چەندین جار دەتوانم بڵێم دەربازیش بووم لە ناوم کە هاتوۆتەوە. هەمیشە پێویستە ناوی بهێنم بەڕێوەرەکەمان عەبدوڵڵا شێخ بە ڕەحمەت بێ، ئەو توانی چەندین جار من دەرباز بکە لە کاتی
گرتنی نەچمە ژێر دەسەڵاتی ئەمنی سلێمانی بە ئەو کاتە. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە من بیر لەوە بکەمەوە کە هەمیشە سەربەرزانە کوردانە بژیم، نتوانم لەژێر ستەمکاری ڕژێمێکی دیکتاتۆری وەکو بەعس بەردەوامی بین لەوێەوە. هەمیشە لە حەزم بە شوێنی ناوچە ئازادکراوەکان کردووە، بۆیە من ئەو ژیانی پێشمەرگایەتیم هەڵبژارد و من تەبەن لەو کاتەدا مامۆستا بووم. چەندین جار هاتنە سەر مەکتەبەکەمان و چوونە سەر ماڵی باوکم. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە من بیر لە ژیانی پێشمەرگایەتی بکەمەوە. ئەم بیرکردنەوەشم دیارە لەگەڵ هاوڕێکی زۆر خۆشەویست و نزیکی خۆم خاتون نەرمین عەبدوڕەحمان بوو، یەکێک بوو لەو خوشکە بەڕێزانم کە لە پێشمەرگایەتی بوو. پەیوەندیم بۆ کرد کە خێزانی کاک شۆرش ئیسماعیلە، توانیم لە ڕێگەی ئەوانەوە پەیوەندیم بە شۆرشی نوێگەلەکەمانە بەستم و هەر لە شاخیشتا ژیانی هاوسەرگیریم دەستە بەرکردەکە پێکێناو کاتە. لە یەکەم جار لە گوندی شارستیانە بووین کە چوومە ئەوێ، دوجار لە ناوچەی شارباژێر لە گوندی شووتێ و کانی دەرگا. ئەو کاتە مەڵبندیەکی سلێمانی لەوێ بوو. دوجار ئەم مەڵبندە گوێزرا بۆ ناوچەی قەرەداغ لە سێوسێنان و ماوەیەکیش دوای سێوسێنان یان پێشکیما بارانەکە مەڵبندەکە بۆ ئەوەی خەڵکی گوندەکە تووشی نەهامەتی نەبن بەڕاستی بەهۆی پێشمەرگەوە، بۆیە بارەگای مەڵبندی سلێمانی گوێزرایەوە بۆ بەلەکجار و ئێمەش وەکو نەخۆشخانەی شۆڕش کە دکتۆر فایق پێ بەڕێوەبەری نەخۆشخانەکە بوو. ئەمنیش هەمیشە لەگەڵ ئەوە درێژەمدا بوو بە خەباتی ژیانی پێشمەرگایەتی و ئیدانم پێیە. دیارە ئەو ڕۆژانە ڕۆژانێکی سەخت و جژوارە، یعنی ئەتوانم بڵێم ئەو ژیانە ئەگەر بچمە ناو ناخی ئەو ڕۆژگانەکانەوە گێڕانەوەی زۆر ئەستەمە، چونکە هەموو ڕۆژێک ئێمە لە نەهامەتی و ناڕەحەتی و قسفی کیمیاباران و تۆباران و ڕاجیمەمان بینیوە. هیچ جیاوازیەکمان نەبوو، یعنی ژن و پیا و لەوێ هیچ جیاوازی نەبووە. کاتێکە ڕژێم هێرشی دەکرد، کاتێکە تۆباران و تارە ئاهاتە سەر منێ ئێوە دەمە ژنەیان پیاوە بۆ هەمومان ئاهات. و ڕژێمی دیکتاتۆریش لەو سەردەمەدام کە بە تایبەتی ئێمە کە بەنیهێنیش بەهاتیناتەوە ناوشار، حسابی هەر هەمومان پێشمەرگەمان بۆ ئەکرا و ئەگەر بگیرانایە لە ناوشار کە بەنیهێنی زۆر جارات بووینەوە ناوشار، یعنی بگیرانایە حکوم ئەدراین ئەخراینە زیندانیەوە. وە مۆزۆی ژن لە ناو شۆرشی نوێگەلەکەمەدا بوونێکی تەواوی هەبووە، لەبەر ئەوە پێگەی ژن هەمیشە دەوری خۆی هەبووە لە هەموو شۆرشەکانە. بۆیە لە شۆرشی نوێژە بە تایبەتی ئەم شۆرشەی نوێی خۆمان زۆر لە ژنان کە ئەتوانیان بێنە ناو ژیانی پێشمەرگایەتیەوە و ئەرکی ژنان بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر قورستریش بوو، چونکە ژنان زۆر جار بە ئەختیفا ئاهاتینەوە ناوشار. من بەش بە حاڵی خۆم وەکو خۆم چەندین جار بۆ پێداویستی نەخۆشخانەی شۆڕش کە زۆر زەڕور بوو، چکە ئەو نەخۆشخانە خزمەتی تەنها پێشمەرگەی نەکرد، خزمەتی تاڵی ناوچە ئازادکراوەکانی ئەکرد بێ جیاوازی هیچ لایەنێک، بێ جیاوازی هاوڵاتێک کە ڕوویە کردەوە. لەبەرەوە پێویستی بە دەرمان و پێداویستی تەندروستی هەبوو و من دکتۆر فایق زۆر جار ئەو شتانی ئەو پێداویستیان نیکە پێویست بۆ نەخۆشخانەدا بۆی ئەنووسیم و من ئەچووم لە ناوشارە لە ڕێگەی دکتۆرەکانەوە، دکتۆر نەجات بوو، دکتۆر نەجاتی مناڵان و دکتۆر نەجاتی ئاسام و دکتۆر نەوزاد ساڵح ڕەفعەت و هەنێک کتێبی تۆپیش کە زەڕور بوو بۆ ناو شۆڕش کە هەمووی بۆ ئەنووسیم و منیش خۆتەزانی لەو سەردەما بە شێوەیەکی نهێنی هاتمە ناو شارەوە. ئەو سەردەمە سەردەمی ئەتوانم هەر ئابا و پەچە هەر مۆدەی هەرما بوو، زۆر ئێمە ئیسفادەمان لە ئابا و پەچە کرد لەو کاتەدا بۆ دابینکردنی بۆ ئێمە زۆر زۆر باشە و بە تایبەتی بەڕاستی من زۆر زۆر سوودم لە ئابا و پەچی ئەو کاتە بینی. چوون بۆ مثل ڕۆژێکیان چوون بۆ ماڵی دکتۆر تار هەورامی بۆ کتێبە طبیەکان، چکە ئەوی تایبەت کردبووی بەس کتێبەکانم بۆ دابینکە و بیهێنی لەگەڵ خۆیان کە چوون بۆ ئەوێ. بەڵام دکتۆر تار کە منی بینیم لە ماڵی باوکی لەسەر شەقام بۆ ئەو کاتە گرمتیخانێکی دەرگایەکی تەختە بوو کە لە دەرگاکە ماو کردیەوە من بووم
وتی ئەوە خێرەتەوە چۆن هاتووی بۆ ئێرەتەوەی ماڵی وێرانکەی ناحەقی نەبوو چونکە ترسی ڕژێمی بەعز ترسێک بوو یعنی هەر کەسێکی بگرتە ئەو ماڵی هەر تەختەکە لە بنەڕەتە هەرنەی ئێش وتم وڵا هاتم بۆ شتێکی واوتی بەسەر چاوتۆ بڕۆ وعد بێ من خۆم بۆ دێنم بەپەلە منی لەوێ بەڕێ کرد و دوجار فعلەن کتێبەکانی بۆ دابین کردم و بۆی ناردم بۆ ئەو شوێنی کە منی لێبووم لەگەڵ ئەو پێداوی سێدا و دەرمانانەی کە زۆڕڕ و بە تایبەتی بۆ مناڵان بۆ ژنان ئەمانە هەمووی پێویستی شۆڕش بوو من بە هەرچەنە لە مەرگ ئەمگەیانە ئەو شوێنە و چەندین جا لە باسکەکانە زۆر بە ناڕەحەتی دەرەچوین ئەوەستان هەتاوکو خۆر ئاوا بوو بۆ ئەوەی بازگەکان ئێمە دەستگیر نەکەن و وابزانن ئێمە لە شوێنە قاچاقچی یعنی و شوێنانە و کە بچین کە پێمان نەزانن ئەگەر بە سەیتەڕی بازگای هێرشێمی شابچین بۆی نەزانن کە ئێمە هەریج نەبێت پێشمەرگین و هاتوونێتە ناو شارەوە بە اختیفا یعنی بەو شێوە یعنی من ئەو کەلوپەلانم دەربازە کرد و ئەم بردە نەخۆشخانەی شۆڕش باشەوە لە سەرتاو ئاماژت پێکرد کاتێککە تۆ بڵێن چوویتە شاخ بووی بە پێشمەرگە لە هەمان کاتە مامۆستا بووی یعنی تۆ هەردوو پیشەکەت لە یەک کاتا کرد یاخود وازت لەوە هێنا و بووی بە پێشمەرگە من تەمان پێشەوەی بچمە پێشمەرگایەتی من مامۆستا بووم مامۆسای ئامادەی هەبەی تەمووز بووم ئەو کاتە حکمی بڵێن حیزبی باعث بەڕێوەبەری تەربیەی سلێمانی شارێکی زۆریان خست بۆ سەر مامۆستایان کە ئەبێ ئەو مامۆستا هەر یەک مامۆستا بێ ئەم بڕیار بوو بڕیارێکی خۆیان بوو ئەوەی مامۆستا بێ ئینتیمای هەبێ بۆ حیزبی باعث و ئەبێ ئیمزا بکات لەبەرەوە فشارێکی زۆریان قسە سەر هەر هەمومان و بانک ئەکراین بۆ تەربیە ڕۆژێک کە منیان بانکە دڕۆشتم یعنی بەڕاستی وامزانی هەر بۆ شتی ئیداری و ئەوانەیە کە ڕۆشتی وتی وڵا بڕیارێکی وا هەیە و ئەو فۆرما ئەبێ پڕکەنەوە ئەگەر پڕی نەکەنەوە فەسڵەکرێن منیشتم وڵا من ناتوان ئەو فۆرمە پڕکەمەوە لەبەرەوەی من بە ئینتیمای بەعس نەبوومەتە باسی و بەوەش تەعین نەبووم لە بە مامۆسایی بە توانا و بە کەفاعەتی خۆم و بڕیارەکەم ئەسڵەن پەرپەشدایەوە یعنی وەکو کشێک لەو سەردەمەدا یعنی بەڕاستی ئێمە ئەو سەردەمە جەراعەتێکی زۆر باشماتیا بوو یعنی جۆمان نەیە نە بە مەرگ نە بە گرتن نە بە هیچ شتێک یعنی وها بیرمانە کردەوە یعنی یەکسەر وتم وەرەقەیەکی ئەی فۆرم بنێ خۆمە نووسی کە من وازهێنم لەسەرەوە دیارە ئەوانیش فشارەکان بوو کە زۆرترین زەخە بخەنە سەر مامۆسایان بۆ ئەوەی ببنە ئینتیما بۆ حیزبی باعث بەڵام من ئەمە چای منی نەترسان بەڕاستی زۆر بە ئازایانە ئەوەم تێپەڕان و هەر ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە بەردەوامیم لە شارە بۆ من ئەستەم بوو بۆ من ناخۆش بوو بۆیە بەڕاستی پەیوەندیم کرد بە شۆڕشەوە لە ڕێگەی و هاوڕێی بەڕێزی خۆشەویستم ئەویش خۆشبەختانە کار ئاسانیمان پێکەوە کرد و ڕێگان شار دەرمان بوون بۆ ئەوەی چۆن پەیوەندەکانمان دروست بکەین و چۆن بەچە هەنگاوێک من بچمە دەرەوە دوا جاریش یعنی چۆن وازم هێنا لە وەزیفە تەمەن لەسەرەوەی کە بانکرام ئەوە بۆ شێوەیە مامە و بیرکردنەوەی خۆم وای لێکردم کەیتر من پێویستە شار بەجێ بێڵم دوای ئەوە پاش فترەیەکی نەبرد کە چوومە دەرەوە کە ئەو کاتە ژیانی هاوسەرگیریشم پێکێنا بوو ڕۆژێکیان بەڕێزکە عومەر فەتاح منی بانک کرد وتی ماباتخان ئیتر تۆ ناتوانانی بچیتەوە بۆ شار باوکت گیراوە لەسەر سێ هۆکار لەبەر ئەوە گەڕانەوەت بۆ بە شێوەی نهێنیش ناتوانانی بچیتەوە بە اختیفاش ناتوانانی بچیتەوە و ئەمری بۆ دروستەکە یعنی قەدەغە تەواو بڵێ نەخێر من چووبنە سەر مەکتەبەکەم بۆ گرتنم چووبنە سەر ماڵی باوکیشم بۆ گرتنی من و ناویشم درابوو بە هەموو بازگەکانی پارێزگای سینێمانی بۆ گرتن ئەمە بووە مەترسێک بۆ سەرژیانی بەڵێ تر تەواو یعنی من بۆم نییە بە اختیفاشێن یعنی کا عومەر فەتاح بە ڕسمی منی ئاگادار کردەوە یعنی ئەو کاتە من زانیم کە باوکم گیراوە لەسەر سێ هۆکارێکیان ئەو بۆ کە داوای منیان لێکردووە یانە کچەکەت پێشمەرگەیە ئەبێ بیهێنیتەوە باوکوشم پیاوێکی شۆڕژگێر و زۆر ئازا بۆتی بووی من هیچ نە ئەزانم لەکێ و نە خەبەریشم لێ هەیە ئەوە هیچ بە هیچ من ناتوانمەوە بکەم دوای ئەوە هەر ئەوەش نەبوو ئەخباری کرابوو لە باوکم کەوتبیان هەرکی تەنزیماتی ناوشارە
لەلایەکیشەوە ماڵەکەی هەموو لە ناو بردو بچێتە دەرەوە چکە باوکم هەمیشە خەریکی کۆکردنەوەی کۆمەک بوو بۆ شۆڕش لە ڕێگەی جەنابی مام جەلالەوە پەیوەندیەکی برایانیان هەبوو و لە زۆربەی دەوڵەمەندەکانی بە تایبەتی هیبەغا ئەتوان بڵێن داهاتێکی باشی کۆکردەوە بۆ ئەوەی شۆڕش بە و پارانە بتوانن ئیدانەی شۆشەکەی زۆر باشە خات مەهاباد هەر لەسەر و باسامێنینەوە باوکی خوا لێ خۆش بۆ ترگۆ خۆت باست کرد خاوەن یەکەم بڵێن مەفرەزەی سەرەتایی پێشمەرگە بووە کاتێک کە ئەم میراتی ناوبانگە ئەوترێتەوە بە بەردەوامی ئەمە چه هەستێکە بۆ تۆ دیارە بیرکردنەوە و فکری باوکم هەمیشە لە ناخ و دڵم و مێشکمایە من شانازێکی گەورەیە کە کچی مامۆستا شێحمەمینم یعنی ببوورە نەمێست ئەو یعنی بتخەمە ئەو ناڕاحەتی و ئەو یادەوریە تاڵانەت بیرخەمەوە بەڵام گرنگەکەوە باس بکەن مێژووی ئەو مێژوویەکی زۆر پاک و جوانی بەردەسەر لەو سەردەمەدا مەسئولیەت کوردایەتی بۆ گیرفان نەبوو بۆ خۆشگوزەرانی میلەتەکە چونکە ئەو مەسئولێک بۆ هەستی بە مەسئولی میلەتەکەی ئەکرد هەستی بە ئازارەکانی خەڵکەکەی ئەکرد لەبەر ئەوە بۆیە من یەکێک بووم لەوانە و هەمیشە جەنابی مام جەلالیش کە منی ئەبینی زۆر زۆر تایبەت منی خۆش مامەڵی لەگەڵتا ماوەیەکی زۆر جەنابی مام جەلال لە ساڵی 1960 کاتی سەردەمی جەلالیەکان جەنابی لە ماڵی ئێمە بۆ هەمیشەی بەیانیان من بەدەستی خۆم نانی بەیانی ماوەتەوە لەبەرەوە عەتفێکی تایبەتی هەبوو واتە مامەڵێکی جیاوازی تایبەتی ئەمنە هەمیشە پێی ئەوتم کە بەڕەحمەت بێ پێش ئەوەی کۆچی دوایی بکە و پێ ئەو کاتێکە وەزعی باش بوو زۆر زوو ئەچم بۆ سەردانی بۆ قەڵات چوالان بۆ دەباشان دەرگاکەی واڵا بوو بۆ من ئێرە ماڵی باوکتە اینجا ئەچوون بۆ ئەوێ لە دەرگاکە چاوەڕێیەکردم هەمیشە وەها بوو ئەیوو کە سێرت دەکەم وا ئەزانم ڕەحمەتی باوکتە بەرەو ڕوویەت یعنی من بەڕاستی نەم ئەزانی لە باوکمەچم لە شێوەی شکریشمە جەنابی مام ڕەحمەتی لێبێ پێی وتی تۆ لە شێوە شش لە باوکتەچی بۆیە تۆم زۆر زۆر خۆشە بێ چکە کچێکی ئازاش و جەری ئیشی و بە توانای و کۆڵنەدەری کچیپێکشەکە هاوڕێ ئەوە تەبعاً ئەوە باوکم زۆر زۆر هاوڕێ جەنابی مام جەلال و زۆر خۆشەویستی یەکتری بوون و هەر بۆیە منیش ڕێبازی باوکم بەرنادەم و بەردەوامە بم لەسەری لە پێناوی خزمەتکردنی میلەتەکەم باشە چیت هەیە بۆ ئەو ڕێبازە چی قسەیەک تێ بۆ ڕێبازی باوکت ئەو ڕێبازەی باوکم پێم وایە من وەکو ژنێک دیارە ژن ئەستەمە بتوانێت پێگەی خۆی ڕەنگە ئێمە ومانان بتوانین پارێزگاری لێ بکەین ئەو دەستکەوتەی کە من ئێستا بەدەستم هێناوە ئەو مێژووی کە پیا تێپەڕین ئەتوانم بڵێم عشقی پەروەردەی باوکم بووە کە توانیمە تاکو ئێستا ئیدانی بێم و تەحەمولی هەموو سڕاع و ململانیەکانم کردووە هەموویم بزانوە چونکە لە سیاسەتدا خۆتان نەزانن دەیان سڕاع و ململانیە و شکستی و هەڵبەز و دابەستی زۆر زۆرتیایە من توانیمە هەمویانی تێپەڕێنم خۆشبەختانە شانازی بە هەموو مێژوەکانی خۆشم و باوکی بەڕێزی شمەکەم چکە توانیمە ئیدانە بە هەموو کارەکانی خۆمکەم لە ناو سیاسەتە لە ناو یەکێتی نیشتیمانی کورسانە و هەموو پلەکانی حیزبیشم هەروەکو چۆن خوێندکارێک ئەبێ لە سەرەتایی و دەست پێ بکە قۆناغەکان پاگرا من هەموو قۆناغەکانی حیزبایەتیم تێپەڕانەوە لەبەرەوە ئەزمونێکی باشم وەرگرتووە و لە هیچ قۆناغیشتا ئەتوانم بڵێم نەکەوتم شکستم نەهێناوە و بەردەوام بووم لە خەباتەکەم جوهد و توانای خۆت سەلماندووە بێسەبەت هەمیشە وەکو ژنێک هەستم بەوە کردووە پێویستە بوونی خۆم هەبێ بوونەکەشم بۆ ئەوە نەبێ بۆ ئەوە بێ کە بتوانم بمە خاوەن بڕیار بتوانم دەسەڵاتم هەبێ بتوانم خزمەتی بە دەسەڵاتەکەم بۆ خزمەتکردن بێ خزمەتی ژنانی پێ بکەم خزمەتی حیزبەکەم خزمەتی هەموو چین و توێژەکانی بکەم چکە من لە زۆر بوارە کارم کرد بەدەل لە کاری سیاسەتی ناو حیزبەتی چالاکانێکی بواری ژنانیش بوون ئێمەیەکێتی ژنانی کورسان لە سەردەمی شاخا دروست بووە من لە دروستبوون و دامەزرانی ئەو ڕێکخراوە کارێکی بەو پەڕی بڕوابوون بە خۆمەوە ئیشم تیا کردو وەکو ژنێک و بۆ ئەمەش یەکەم گۆڤار کە دەرچوو لە شاخ بە ناوی تەوارەوە من خۆم وەکو لە ڕووی مادیەوە هاوکاری و کاتە خۆتەزان لە سەردەمی پێشمەرگایەتە مادە و پارە زۆر کەم و یعنی لە هینی خۆم ڕۆژانەی خۆمم کۆ ئەکردەوە هاوکاری یەکەم گۆڤارم کرد بۆ ئەوەی ئەو گۆڤارە دەرچێت لەسەر
دەستی ژنانە و بتوان خزمەت بە ژنان و کۆمەلگاکەمان بکە بە شێوەیەکی گشتی و ئابوونەشمان ئەدا ئەمانە هەمووی بۆ ئەوە بێ کە وەکو ژنان بتوانین ڕۆڵمان هەبێ هەم لە پاراستنی داکۆکیکردن لە مافی ژنان و لە لایەکیشەوە پاراستنی هەستی نەتەوایەتی و کوردستان لە ینی ئەولەریەتمان نابوو. باشە هەروەکو باست کرد بەهۆی باوکت و بەهۆی کارەکانت و ئەنی جێگەمەکانێکی تایبەتت لە دڵی مام جەلالە هەبووە لە هەمان کاتە مامەڵێکی بڵێن توانین بڵێن باوکو کچانەی لەگەڵ تا کردو. جا پێم خۆش ئەم گفتوگوۆیە بە سەرهاتێکی تیاوێ دڵنیام کەەوە بە سەرهاتم زۆرە لەگەڵ مام جەلالە ئەیترەگەر دیارە هەمیشە کە مام جەلال منی ئەبینی من تەقەن ینی خۆشەویستی من بۆ مام جەلال زۆر دائما هیچم لە مام جەلال داوا نەئەکرد هەموو جارەی تۆ چیتەمە هیچ بەس ڕەت وێنە بگرین. يعني مام جەلال يعني ئەمە نەوێنەکانم گرت بوو لەگەڵیان وتی ئەزانی ئەمە چەنەنی يعني هەموو جارێ حسابی کردو من چەند وێنەم گرت يعني تۆ پێت خۆش بوو بە بەردەوامی وێنەی لەگەڵ وێنەکانم حەزم لێ کرد يعني وەکو نازانم وەکو باوکێک سێرمەگرێ عنی کە ئەو مەبینی وازانم باوک هەستێنی يعني خۆشەویستی مام جەلال بۆ من وەک باوکم وا بوو بەڕاستی ینی لەبەر ئەوە لە ناخوا چەسپی بوو وێنەکانیشم هەمووی پاراستووە ئاخر جار کە ئاخر وێنەمان کە گرتمان کە ئێستا هەموو وێنەکانیشم لاما وەکو ئەرشیف هەموویم هەڵگرتووە ئاخر جار وتی ما با دەزانی ئەمە چەنە وێنەتە لەگەڵ منە حسابی کردووە خوا نازانم زۆرە مام جەلال دەست بەخوا مامەگیان نازانم بزەڵ گەشتۆیە بجن وتی با من پێت بڵم چەنەمینە دم چەنە وتی ئەمە بیستەمینە بیست وتم وڵا ڕاستە بیرم ینی ئەوها حسابی لەبەر ئەوەی شتەکانی منی هەمیشە ئەبینی و جارێکی کەشیان لە دروستبوونی هێزی پێشمەرگەی ژنان کە دروستمان کرد لە ساڵی 1996 تەقەن ئێمە دەست پێشخەر بووین بە جوهدی جەنابی مام جەلال هاوکارمان بوو بۆ ئەوی ژنان بەردەوام بن لە خزمەتکردنی بواری پێشمەرگایەتی چونکە هێشتر ئێمە زۆر ناوچەیکەمان ماوە کە نەگەشتوین پێی و کەرکووک و خانەقین و ناوچە دابڕاوەکانی تر کە پێویستە ژنانی ڕۆڵیان هەبێت لەم خەباتە بۆیە هێزی پێشمەرگەی ژنانمان دروست کرد وتمانوەکو خەتەرێک بۆ پاراستنی کوردستان زۆر زۆرە طبعا لەسەر بڕیاری جەنابی مام جەلال یەکەم جار طبعا ئێمە تەدریبمان دەست پێ کرد کۆمەڵێشمان بە بانگێش کرد زۆربەی خۆشبەختانە ژمارەیەکی زۆر ژن لە ڕەخستنەکان لە ژنانی شەهید لە کچی شەهید لە تەنزیماتی کۆن هەمووی هاتنە ناوێ جا دەورەمان بینی دوای دەورەکە وتی ئەبێ ماوەی هەفتەیەکە مانۆری سەربازی بکەن بۆ مەنتیقەی ماوەت و قەیوان و ئەو سنوورە بەردەوام ببرین طبعا لە سلێمانیەوە دەستمان پێ کرد یەکەم مەرحەلەکە لە ئەزمڕۆ دەستمان پێ کرد بەرەو ماڵی مام ئەڕژین کەوتینی بۆ نیوەڕۆکەیە بێ سەعات 12 بگەنە لای من تەمەن ڕۆشتنەکەمان بە پێ بوو هەمانی سیارێتیان نەبوو بە هیچ شێوەیە کە گەشتی نەوێ تەمەن جەنابی مام ڕەحمەتی لێبێ لەیەوە بە دووربین سێری ئێمەیە کرد طبعا ئەو کاتە من وەزنم قەڵەو بوو ئێستا نەبوو جلی کوردی و دەمان چەند بەستە بوو فەرماندەی تیب بووم من وتی لە ناو هەموویانە سێری تۆم ئەکرد ئەوە نیە لە لێژایەکە کە ئەچوینە خوارەوە لە بۆچی سێوەتی سێری تۆم گوتمە بزانم چۆن ئەتوانێ بڕوا بڕێها قەڵەومەوە ئەوە ماشەڵڵا ئەو کاتایی زۆر باش ئەڕۆشتی یعنی فعلەن لە ڕۆشتنی شالیاقەیەکی باشم هەبوو زۆر باش ئەڕۆشتم یعنی بۆ خزمەتکردن ئامادەین هەموو شتێکم تیا بوو لەبەر ئەوە جەنابی مامیشە میشە متابعی ئێمەی کردو بزانین ڕۆلی ئێمە دەوری ئێمە جەراحەتی ئێمە توانێت ئێمە لە چه ئاستێکا و جارێکی کەشیان مناقەشەیەک بوو لەسەر ئەوەی کە ژن ئەبێ خۆی دەوری هەبێ لە هاتنە پێشەوەی لە سیاسەتدا و بوونی خۆی بسەبێنێەوە تا ئاستی ئەوەی بکاتە ناوەندی بڕیار وتم مامەگیانەمانەمووی ڕاستەکەی لە توانای خۆمانایە بەڵام ئەبێ ئەگەر پیاوەکانیشمان هاوکارمان نەبن لە ئیشکردنا پێم وایە ناتوانێت ژن سەرکەوتوو بێ وتی ئەوە ڕاستە بەڵام ژنەکە پێش پیاوەکە ژنەکە ئەبێ خۆی بڕوای بەخۆی هەبێ اینجا پیاوەکە پشتیوان کرد بستەمە ڕاستەکەیسە من ئەگەر خۆم ئەو ڕۆحێتم ئیشکردنم تیانە بواە و لە سیاسەتا و لە مەسائلی چالەکانی بواری ژنان و لە هەموو بوارەکانی زرا خۆم ئەگەر تومحێکی ئیشکردنم نەبوایە
ڕەنگە نەتوانێت سەرکەوتوو بین ڕاستە لەگەڵ ئەوەشا مەسەلەن من بە تایبەتی هاوسەرەکەم زۆر پشتیوانیم لێکا زۆر هاوکارمە چکە بڕای تەواوی بە مەسائلیشن هەیە و داکۆکی لە مەسەلیشن زۆرەکە هەروەکو خۆت وتەتیانە گەر بێت و تۆ وجودێکتیا بێت توانایەکەتیا بێت توانی خۆت بسەلمێنی بەڵام هەرچەنە دەور و پشتەکەت هاوکاریش بێ بەڵام ئەگەر خۆت هەوڵ نەدەی ناتوانانی کەوا سەرکەوتوو بێ مەوزوعی ژنان ئەبێ پێشە وشتێ خۆی توانای هەبێ خۆی ئارەزوومند بێ و لە سراع و من ملانەکانیش نەترسێ یعنی کۆڵ نەدا بزەبن ئەگەر نەتوانێت بەردەوام بێ ناتوانێت بکاتەوە ئاواتی کە هەیەی من چونکە لە ناخما ئەو ئاواتێکم هەبوو ئەبێم تموحم هەوێت چکە ئینسان و ئینسانێک کە تموحی نەبێ لە کارکردنا پێم وایە قەت ناتوانێت زۆر جار ڕەنگە خەڵک بڵێت تموح فلانە کەس تموحەیە بڵێ تموح عیب نییە تموح تۆ ئەگەێنێتە ئاستێکی باڵا تموح تۆ ئەگەێنێتە ئاستێەوەی کە ئەتوانی گەشە بە خۆت بکەی لە ناو خێزانەکەتا لە ناو کۆمەلگاکەتا لەو شوێنەی کە کاری تیاگەی ئەگەر بوونی خۆت نەبێ ئەو تموحەت لە ناختان نەبێ ناتوانانی بچیتە پێشەوە لەبەر ئەوە بوونی تموحیش مستەڵحێکی سیاسیە لە زانستیە پێویستە لە هەموو مرۆڤێکە ئەو تموحە هەبێ هەشە کەم تا زۆر هەیە تموحی زۆرترە هەیە کەمترە ئەوە کێشە نیە بەس لەگەڵ ئەوەشە ئینسان دائیمەن هەولی ئەوە باشە بەخۆی بکە باشتر بێ پەڕە بەخۆی بدات توانەکانی بێ ئیبداعیش بکە مەسەلەن کە بوونی خۆت مەسەن بە چیەکێک کە ئەڵەی خۆت بەرە پێشەوە زۆر جار کە منە چمە شوێنێک ئەگەر بزانم ئەو شوێنە بوون میتیانە ئەڵم نەچم باشترە کە ئەچم ئەبێ بزانم بۆچی چوم ئەبێ بچم پێگەی خۆم لەو شوێنە دیار ئەگەر دەری نەخەم مانای وایە من هیچم نەکردووە لەبەر ئەوە بوونی ژنان لە هەر ڕەنگاویەکانە دەنێن پێگەی خۆی ئەبێ لە پێش چاو بگرێ بزانێ بۆچی چووە هەنگاوەکانی بۆ چووە تا چه ئاسێک ئەتوانێم دەوری خۆی ببینێ لەو شوێنە لە پێناوی خزمەتکردنا لەبەر ئەوە گشتکردنی ژنان لەبەرەوە تەحمولی هەیە سرعەکان تێپەڕێنێت نەترسێ ترسیش لە ناخیان نەبێ ئەو کەسە کە ترست نەبوو پێم وایە هەموو توانەکان هەموو ناڕەحەتیەکان تێئەپەڕێنیت و سەریشەکەی لە هەمان کەس دەست خۆش بێمیشە سەرکەوتوبی خات و مەهابەت یەکێکی لە دامەزرێنەران چێتی ژنان حەزەکەم بزانم کە وەکەوەی کە تۆ یعنی ئەوە دامەزراندووە چیتان بۆ ژنان کردووە و بێگومان کاتێککە تۆ لەو پۆستە بوویتە کار و پرۆژەت هەبووە تەقدیمت کردووە کار و پرۆژەکانتان بەگشتی چی بوون ئایا هەموو پرۆژەکان چوەتە بواری جێبەجێکردنەوە؟ لە سەردەمی پێشمەرگایەتی کێکێتی ژنانی کورسان دروست بوو تەمان و کاتە بیرۆکەی خاتوێرە برای محمد بوو بیری لەوە کردو کە ژنان پێویستە ڕێکخراوێکیان هەبێ داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانن ئەو ئاوات و ئامانجی کە هەیەە بێدەنگی خۆیان نەوەستێنن لە چوارچێوەی ماڵەکانیانە ئەوە بوو یەکێتی ژنانی کورسان لە 4/11/1989 لە سەقفدا مەزرا و خات و کاکە سلێمان بووە سکرتێری و ئێمەش لە دروستبوون و لە دامەزرانیەوە کارمان تێ کرد وەکو تەمان بە شێوەیەکی خۆبەخشانە بوو هەموو لەو سەردەمەدا ئەرکی ئێمە لەو کاتەدا ئەرکی تەنزیمکردن و قسەکردن لەگەڵ ژنانە بوو کە لە ڕووی فکری مافەکانیانەوە ئاشنایانکەین پێویستە ژنان بوونیان هەبێ هەر لە دەوری ماڵەکان و چێشت و ناوماڵ و مطبەخانەمێنەوە پێویستە بیل لەوە بکەنەوە کە ژنان لە سەردەمی شاغا پێگەی خۆیان بەهێز بکەن توانیان هەبێ بەشداری کۆبوونەوەکان بکەن و بەشداری زۆر کاریتریش بکەن کە لە کۆمەلگای ئێمە لەوانەیە قەتیز بوو بێ نەکرابێ بێن زۆر یعنی خۆشبەختانە زۆربەی ژنان کە لە سەردەمی پێشمەرگایەتە بڕوای قەڵایان بە قزەی ژنان هەبوو و هەمووشی بەدەل لە مەسەلەی ژنان کە چ بووینە دەرەوە هەمووی دواکەوت یعنی دوای قەزەیە کەوتبووین کە کوردایەتی بوو ڕزگارکردنی کوردستان بوو ئامانجێکمان هەبوو ئێمە ئامانجێکمانە بوو ئامانجەکەمان ڕزگارکردنی کوردستان بوو ئەو ئامانجەش یعنی خۆی ناوەکەی بە خۆیەتی کاڵی پێشمەرگەی ئەمێ هەمومان پێش چاوەڕێی ئەومان نەکرد ڕۆژێک لە ڕۆژان بینەوە شار بینەوە ئەوەی کە
ئەم ڕۆژە ببینین بە خۆمانەوە، یعنی ببینە خاوەنی هەرێم و ببینە خاوەنی پەرلەمان و حکوومەت و کوردستانێکی ئازادکراو. بیرمان هەمیشە هەمیشە ڕۆحی خۆمان لە مەرگە ئەبینیەوە، چونکە ئیسپاتی ئەوەشمان هەیە ئێمە بە قۆناغی ئەنفالی شاتیە پەڕین بە کیماباران. من ئەو ڕۆژە سەختانم بە خۆمەوە زۆر بینەوە، لەبەر ئەوە ئەتوانم 2 جار مەرگی خۆم بە چاوی خۆم بینیوە، هەم لە کیمیاباران هەم لە ئەنفالیشە. ئەوە چیرۆکێکی ڕاستەقینەی واقعیە و زۆر جار کە خۆم کەیسە ژیاننامەی خۆم نووسیوەتەوە ئەگەمە نیوەی ئەو بەتایبەتی کاتی ئەنفال کە چۆن من دەربازم بووە، چیرۆکێکی ناخەژێنە کەم کەسە توانێت بیخێنێتەوە و قورگی پڕ نەبێت لە گریان و فرمێسک نەبارێت لە چاوان. من خۆم هەمیشەم کە ئەچمە ئەو ناخەوە قەت بیرم ناچێت، وا ئەزانم ئەو دەقەیە لەبەرەوە ئەو قوتێپەڕانی مەسەلەی ژن مانەوەی ژن لەو وەزعەتا و تەحەمولکردنی و بەردەوامی ئازایەتیەک و جەراعەتێکی گەورەی ئەوێت. پێم وایە ژنان ئێمەش ئەو قۆناغەمان تێپەڕانەوە، هیوادارم نەوەکانی ئێستەشمان بتوانن ناڕەحەتی میلەتەکان لە بەرچاو بگرن، یەک ئامانجیان هەبێت، چکە مەسلەی کوردایەتی و نەتەوایەتی و خاکی کوردستان زۆر پیرۆزە لە پێش هەموو شتێکە و بەشداریش بکەن، یعنی بەشداری لە کاری سیاسیا بکەن، بەشداری لە کاری چالاکەوانی ژنانیش بکەن، چکە ژنان بەمە ئەتوانن بوونی خۆیان لە زۆر مەجالا ببینەوە، چکە ئەگەر خۆیان بەشداری نەکەن دووە ئەکەون لە کاروانەکە. لەبەرەوە بوونی ژن بە تایبەتی لە ئەمڕۆدا مەسلەی پەرلەمان هەیە، ڕێژەیەکی دیاریکراو بۆ ژندانراوە لە سەداسیە، یعنی مەجای ئەوەیە کە ژنان بێنە پێشەوە، مەجالیتیا لە دام و دەستگای حکوومەتە، مەجالیتیا لە ناو حیزبە، لە ناو حیزبە لە ناوکێتی نیشتیمانی کوردستان چارێمەش ڕێژەیەکی دیاریکراومان هەیە. لەبەرەوە ژنان پێویستە تمۆحیان هەبێت کار لە بواری سیاسەتا بکەن بۆی بتوانن جێگەی خۆیان بکەنەوە و بگەنە ئەو شوێنی کە مەبەستیان ئامانجەکان باشە. خاتو مەهاباد تۆ خانمێکی و خۆت لەسەرەوە باست کرد لە پێشمەرگایەتی و لە شاخەوە دەست پێ کرد، هەموو ئامانجت ئەوە بووکەوە وەکو خانمێک لەسەر ئەزمون و توانای خۆی بگات بە ناوەندی دەسەڵات و بڕیاردان. من حەزەکەم بزانم کە لە شاخەوە گەیشتی بە دەسەڵات بە بڕیاردان، کە ئەویش ئەو کاتە بوو کە بوویتە ئەندامی پەرلەمان، ئەو کاتە بڵێن چۆن داکوچیت لە مافینەتەوە کەت کرد؟ دیارەوە شەرەفێکی گەورە بوو بۆ من کە لە ڕخستنێکی ناوشار و بژنێک بۆ پێشمەرگایەتی دوجار لە ڕاپەڕین کە هاتینەوە بەردەوامیم لە کاری سیاسەتە توانیم بە جهد و توانای خۆم گەێنمە ئاستێک کە بچمە ناوەندی بڕیار کە ویش پەرلەمانی عێراق بوو، لەو کاتا دەستوری عێراقی دەنووسرایەوە و زۆر پێویست بوو کە ئێمە لەویای ڕۆڵمان هەبێم. ڕۆڵەکەی ئێمەش من وەکو خۆم لە دوو لیژنە بەشداریم، تیاگرێکیان لیژنەی ژنان بوو، ئەوی تریشیان لیژنەی جینۆساید بوو. تەبەن بە حکمەوەی کە من هەڵەبجێیم بە پێویستم زانی کە لەو لیژنەیە ژمارەیەک لە ئیمزا کۆبکەینەوە بۆ ئەوی داوا بکەین ڕۆژێک تایبەت بێ بۆ قسەکردن لەسەر داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە. ئەو کاتە کاریش لەوەکو هەڵەبجەیەک کاریشت بۆ هەڵەبجە کردووە بیستە بدبن لە پەرلەمانە ئەو کاتە ڕۆژێکمان یعنی بە جوفتی هەمومان هەڵەبجەیەکان بە تایبەتیم و ئەمسا خۆشبەختانە یعنی زۆربەی لەگەڵمان نابوون، ڕۆژێکیان بۆ دیاری کردین کە لەسەر قەزەی هەڵەبجە قسە بکەین. من خۆم یەکەم کەس بووم کە بەشداریم تیا کرد بە پرۆژەیەکی 16 خاڵم ئاماژە پێ کرد کە بۆ هەڵەبجە مەسلەی پارێزگا بوو، مەسلەی بودجەی تایبەت بوو، مەسلەی ئاودانکردنەوە بوو، مەسلەی بژانەوەی باری ئابووری و کشت و کاڵی بوو، هەموو ئەو شتانی کە پێویست بوو کە بۆ هەڵەبجە و بۆ قەرەبووی قوربانیەکان و ڕزگاربووەکان کە بەسەریانە هاتووە کە پێویستە هەڵەبجە حسابێکی تایبەتی بۆ بکرێت و هەروەها تەعویزی ئەو خەڵکە بکرێتەوە بەداخەوە کە هەتاکو ئێستا نەکراوە. ئێستا شەل لە جهدی ئەوان کە ئەو مادەیە مادەیەکی یاساییمان هەیە کە جێبەجێکرێەوە بەنە لە دەستورەکەشە، یان چەسپیوە ئەو کاتێمە لە دەستوری عێراقیە تەسپیتی ئەو مادەکراوە ناوی هەڵەبجەش هاتووە کە تەعویزی
هەموو ئەو قەرەبوانەی بە خەڵکی هەڵەبجە بدرێتەوە کە کاتێککە ئاوارە بوون و گەڕاونەتەوە بەڵام بەداخەوە تاکویسە ئەم مادەیە جێبەجێ نەکراوە بەردەوامدا کۆکی لەسەرەکەین و کاری جدی لەسەرەکەین لەسەر مەسەلەی ژنانیش لە لیژنایە کاتێکە لە پەرلەمان بووین ئەو کاتێکی تێی ژنانی کورسان پرۆژێکی تایبەتیان هەبوو نردیان بۆ پەرلەمان ئێمە توانیمان ئەو پرۆژەی ئەوان تەڵێ من خۆشم ئەندامێکی هەر یەکێتی ژنان بۆ ئەندامی سکرتارێت بووم توانیمان ئیشی جدی لەسەر بکەین من لەو کاتە هەوڵمانەدا چۆن بتوانین مەسلەی ژن وا لێ بکەین کە لە ڕووی قانونیەوە یعنی ڕووی قانونیەکە جیاکەینەوە لە مافەکانیان لە ڕووی قانونی و مافەکانی ژن بپارێزین تێکەڵی دینی نەکەین چونکە مەسلەی داکۆکیرن لە مافەکانی ژنان پێویستی بە قانون هەبوو مادێکی تایبەتی هەبوو هەموارکردنەوەی قانونی ئەحوال شەخصی هەبوو وی ئێمە زۆر جەختمان لەسەر ئەو مادانە کردەوە چەند گۆڕانکاری بێنین بەسەر ئەو مادانە بێت کە بۆ بەرژەوەندی و پاڵپشتی ژنان بێت. باشە دەستەکان خۆش بێ من خۆشحاڵ بووم ماشەڵڵا گفتوگۆکردن لەگەڵ تۆ خۆشە بەس کاتەکە بەرەو کۆتا ئەچێت لە کۆتایی ئەوەکو خانمێکی سەرکەوت و پێم خۆشە پەیامی خۆت بۆ ئەو خانمانی کە سەرەتای تەمەنیانە ئەیانوێ هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن لێرە چیان پێ ئەڵێ چی پێیانە کتێبە؟ هیوادارم نەوەی ئێستا ئەو گەنجانی ئێستا وە ژنان بە تایبەتی بە شێوەیەکی گشتی هەوڵی خۆیان بن خۆیان پێ بکێنن لە بواری سیاسەتە لە بواری کاری ڕەخراوەیە لە بواری ژناندا و ئاشنا بن بە تایبەتی بە یاساکانی خۆیانەوە ژمارەیەکی باش لە یاسای تایبەتیمان هەیە کە مافەکانی ژنان ئەپارێزن پێویستە خوێندنەوەیەکیان هەبێ لەسەر ئەو قانونانی کە مافی ژنانی تیا پارێزراوە تایبەت بە مافەکانی خۆیانە و هەوڵدانیشیان خۆیان بگێنە ئاستی ناوەندی بڕیار بۆیە بتوانن ئاوات و ئامانجەکانی خۆیان دەستەکەن. دەستەکان خۆش بە زۆر زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ تۆ لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکەمان کە پرۆگرامی پێشڕەوانە ئێمە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تۆ ئامادە کردووە ئومێدەکەین کەوا بە دڵت بێت فەرموو دەستان خۆش بێ ئازێتان کێشاوە زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس ئەمە گەورەترین دیاریە بۆ من شانازێکی گەورەیە ئێوە لە کەرکوت بۆ عزیێتان کێشاوە هاتون بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە من بەڕاستی نازام چیتان پێ بڵێم ماندبوونتان یەکەمی هیوادارم هەمیشە سەرکەوتوو بوون و بەردەوامیش بن لە تێکۆشان بۆ خزمەتکردنی ژنان و وەژمارێکی ژنی کەشی کەمان هەیە هیوادارین هەموو ئەو ژنانی کە خاوەنی ئەزمون و توانای خۆیان و قۆناغەکانیان تێپەڕانوە بەسەر بکرێنەوە و هەدیش نەبێ مێژوەکەیان بمێنێتەوە دەستان خۆش بێ و بەخێر خات و مەهابات یاسایەکی دیکە هەیە لە پرۆگرامەکە کە ئەویش یا تێنووسی پرۆگرامی پێشڕەوانە ئەمە وەکو یادەوریەک ئەمێنێتەوە بۆ خۆم بۆ ئەرشیفی ئەزمموی ئەم پرۆگرامە کە ئەویش یادەوەری پرۆگرامی پێشڕەوانە ئەتوانی دەستنووسێکی خۆتی تیا بەجێ بهێڵی ئیتر ئایا سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێت سەبارەت بەوەی بێ کە پێت خۆشە پێشنیاری کام خانمی بەتوانە و بە ئەزمون بکەی کە لە بوارەکانی دیکە ئەمەژنێ ئیلا بواری سیاست بێ ئەتوانی دەستنووسێک بەجێ بهێڵی لەم پرۆگرامەکە بەم تێنووسە کۆتایی پێێنین زۆر باشە بەسەرچاو بەڵێ خۆشەویستان بە تێنووسی پرۆگرامی پێشەوان کۆتایی با پرۆگرامی ئەم جارەمان ئەهێنین کە بەسەرکردنەوەی خات و مەهابات هەڵەبجەیی بوو کە هەمووکو پێشمەرگەی دێرین هەمووکو کادری سیاسی کە هەموو قۆناغەکانی سیاسەتی بە تەدریجی و بە پلەبەندی و لەسەر توانە و جوهدی خۆی توانیوەتی لە هەموو ئەو پۆستانە لە هەموو ئەو بوارانی کە ئەو تایە دەست بەکار بووە وجودی خۆی بسەلمێنێ و توانای خۆی بۆ دەوروبەرەکەی بسەلمێنێ تا بەسەرکردنەوەی خانمانی دیکە سوپاس کە تاوەکو ئێسابی نەرما بوون سوپاس بۆ تەواوی هاوکارانیشم کە هاوکار من لەم پرۆگرامە تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە خواتان لەگەڵ